میران لێزاری کرمانجی لە بەڕێوەبەرانی پۆلیسی سۆرانی لێرە کۆمەڵێک هاوڵاتی چەند گەڕەکێکی قازای سۆران هاتوونەتە بینای بەڕێوەبەری پۆلیس و بەمبەستی دەستخۆشیکردن و بۆ ئاگایی و پاراستنی سەر و ماڵیان. لێرە بەشێک لە هاوڵاتیانی چەند گەڕەکێک بەمەستی ئەمنیەتی گەڕەکەکانیان و هاوکات بۆ دەستخۆشیکردن لە پۆلیس کارمەندانی پۆلیس لە ئێستا ڕاستەوخۆ هاوڵاتی گەڕەکەکان قسە بۆ پۆلیسەکەن و دەستخۆشی لە هێزەکانی پۆلیسەکەن سەبارەت بە پاراستنی سەر و ماڵیان لێرە بۆ پێی هەرێمی کوردستان بە گشتی و ئیدارەی سەربەخۆ سۆران بە تایبەتی لە ڕووی ئەمنیەوە بەرقرارە و هێزەکانی پۆلیسیش شەو ڕۆژ شەو نەخوونی دەکەن بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ چەند کەسێک بکەم. سڵاوت لێ بێت، کاتت باش، دەمەوێت چی بگەینی کە دەستخۆشی لە جەماعەتی پۆلیسی سووران بکەین بەرێبەراتی مکافحەی سووران کە هەرکو زەحمەتیان کێشا لەو ماوە هەندێک دزی لە گەڕەکەکەمان هاتەکردن بەس بە شەو نەخوونی و دلسۆزی برادران لە بەشی نەهێشتنی تاوان توانیان بە ماوەیەکی زوو ئەم تاوانبارانە دەستگیر بکەن. اینجا ئەمەش بە واجبی خۆمانزانی کە بین و دەستخۆشیان لێ بکەین. تا چەند گرنگە هاوڵاتی لە ڕوودانی پێشهاتێکی هاوشێوە هەر زوو ئاگداری هێزەکانی پۆلیس بکاتەوە؟ وەڵا گرنگە، ڕاستی گرنگە. ئەو ژمارانەی کە بەلاو بوونەوە دەبیت لە هەموو مۆبایلێکی هاوڵاتیان دابیتن بۆ ئەوەی کە حاڵەتێکی ئەوها بێتە پێش، حاڵەتێکی گوماناوی بێتە پێش، برادرانی پۆلیس ئاگادار بکەنەوە کە بتوانن ڕێگیری لە تاوانی زیاتر و تاوانباران بکەن. بۆ ئەو مەبەستەوەتم دەستخۆشی لە بەڕێوەبەراتی پۆلیسی ئیدارەی سەربەخۆی سۆران بکەم و هەروە دەستخۆشی لە ئەفسەران و کارمەندانیان بکەم کە شەو نەخوونیان کرد، سوپاسیان دەکەین کە بووان سەلمان دین کە وڵاتمان لە ئەمنیەتدا ئەفسەری لەوەتومان هەیە، کارمەندی لەوەتومان هەیە. زۆر سوپاسیمان دووبوونیان دەکەم. ئێوەش بەخێر بێن، سەرچاوم دەستخۆشیش بۆ ئێوە و بۆ ستەفەکەتن. زۆر سوپاس. خۆشەویستە. بەڵێ ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە ژمارێکی زۆر لە هاوڵاتین لە گەڕەکەکانی قەزای ناوەندی سۆران دوا بە دوای ئەوەی کە ڕووداوێکی دزی لێرە ڕوئەدات بەشێک لە هاوڵاتیان هاوکاری هێزەکانی پۆلیس هاتوونەتە ئێرە و دەستخۆشی لە هێزەکانی پۆلیسەکەن دوای ئەوەی کە لەلایەن هێزەکانی پۆلیسەوە تاوانباران دەستگیر کران. ئێستاش خەڵاتی ڕێزلێنان ئاراستەی هێزەکانی پۆلیسەکردی لەلایەن کۆمەڵێک هاوڵاتی دانیشتووی چەند گەڕەکێکی قەزای ناوەندی سۆران ئەوەی دیبینین دیمەنی هێنانی خەڵاتە بۆ بەڕێوەبەری پۆلیس عەقیل سەران کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی چەند گەڕەکێکی قەزای ناوەندی سۆران هاتوون بەمبەستی دەستخۆشی بۆ هێزەکانی پۆلیس بۆ ئەوەی کە هێزەکانی پۆلیس شەو نەخوونی زۆریان کردووە بۆ ئەوەی کە سەر و ماڵی هاوڵاتیان پارێزراوێت. دەمەوێت بۆ گفتوگۆی زیاتر وتەبێژی بەڕێوەبەری سۆران بکەم. عەقیل شەمال سڵاوت لێبێتی و ئەو کاتت باش. ماوەی ڕابردوو چەند تاوانێک ڕوویاندا، هێزەکانی پۆلیس بە زووی تاوانبارانیان دەستگیر کرد. ئەمەی ئەمڕۆ لە بینین ژمارێکی زۆر لە هاوڵاتیان بەمەستی دەستخۆشی هاتوونەتە لای بەڕێوەبەری پۆلیس و هێزەکانی کارمەندانی پۆلیس لێرە. پەیامیەوە چییە؟ طبعا ئەمە کۆمەڵێک هاوڵاتی هەندێک گەڕەکی ناو سۆرانن، خەڵکی خۆشەویستی خۆمانن. ئەمڕۆ سەردانی بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی سۆرانیان کردووە بەمبەستی ئەوەی سوپاس و پێزانینی خۆیان ئاراستەی بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی سۆران بکەن لە هەمبەر ئەو شەو نەخوونی و ئەو ئەرکەی کە بەشی پۆلیسی نەهێشتنی تاوان کردوویەتی لەم گەڕەکانە. ئەوان هەستەکەن کە سەر و ماڵیان پارێزراوە و هەروەها هەستەکەن کە کەشێکی لەبار ڕەخساوە بۆ ئەوان. ئێمەش لێرە زۆر سوپاسیانەکەین بەخێرن سەرچاوم. ئەو هاوڵاتیانەیە کە سەردانی ئێریان کردبوو دەیان هاوڵاتی بوون، تەواوی گەڕەکەکانی قەزای ناوەندی سۆران بوویان لە بەشێک لە گەڕەکەکان؟ بەشێک لە گەڕەکەکان بوو. تەواوی گەڕەکەکانی قەزای ناوەندی سۆران نەبوون، بەشێک لە گەڕەکەکان بوون کە ماوەیەک پێشەستا هەندێک تاوانی لێ ڕوودا بوون. بە زووترین کات تیمەکانمان لە بەشی نەشتنی تاوانی سۆران، بەشی پۆلیسی نەشتنی تاوان دەست بەجێ تاوانباریان دەستنیشانکردن و دەستگیریان کردن و ڕادەستی یاساکردن. عەقیل شەمال بەڕێوەبەری وتەبێژی
پۆلیسی سۆران کە قسەی بۆ زاری کرمانجی کرد ئاماژێ بەوەدا کۆمەڵێک لە هاوڵاتیانی چەنگەڕێکێکی قەزای ناوەندی سۆران بۆ مەبەستی دەستخۆشیکردن لە کارمەندانی پۆلیس لێرە سەردانی بەڕێوەبەراتی پۆلیسیان کردو و هاوکات ڕێزلێنانیان بەخشی بە بەڕێوەبەری پۆلیسی سۆران کە لە میانەوەی کە کارمەندانی پۆلیس لە سنووریدا لەسەر بەخۆ سۆران شەو نخونی شەو ڕۆژ بۆ دانیشتوانی سنتەری قەزای ناوەندی سۆران بکەن بۆ ئەوەی ئەمنیەت و ئارامی ئیدارەی سەربەخۆ سۆران پارێزرا بێت.